بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێ قوتابیانی خۆشەویست ئەو کاتتان باش. من مامۆستا هۆگر ئیبراهیم حەسەن پسپۆری زمانی عەرەبی لە ئامادەی هەولێری کچان و ئامادەی ژیاری ناحکومی لە پێداچنەوەی بابەتەکانی زمانی عەرەبی بە ئێوەی ئازیز دەگەمەوە. قوتابیان لەوانەی یەکەم باز لە بابەتەکانی ڕەوانبێژی دەکەین بەلاغا کە نزیکەی 6 دەرەجە تا 8 دەرەجە لی دێتەوە. قوتابیان سەبارەت بە بابەتی بەلاغا ڕەوانبێژی دوو جۆرمان هەیە. جۆری یەکەممان پێی دەڵێن ئەسوورە ئەلبەیانیە ئەلخەیالیە، جۆری دووەمیشیان ئەلموحەسینات ئەللەفظیە ئەلبەدیعیە. قوتابیان سەبارەت بە سوورەی بەیانی خەیالی دوو بابەت دەگرێتەوە. بابەتی یەکەم ئەتەشبیه واتە لێکچواندن، بابەتی دووەم ئەتەشخیص ئەواتە سیفەتێکی مرۆڤ بدەینە شتێک کەوا مرۆڤ نییە، کەواتە هەر کاتێک لە پرسیار گوتی ئەسوورە ئەلبەیانیە ئەلخەیالیە لە وڵام یان دەیبرێت تەشبیهە یان دەڵێ تەشخیصە، دەکرێت بیتە شەعرێک هەردوو دانەی تێدابی، کەواتە هەر بە پێی پرسیارەکە دەتوانین زۆر جاری وای وڵامی پرسیار بدەینەوە کە گوتی سوورە البەیانیە ئەلخەیالیە تەشبیه و تەشخیص ڕاستە. بەس کاتێک کە دەڵێ ئەلموحەسینە ئەللەفظیە یاخود ئەلبەدیعیە چوچمان هەیە ئەلجیناس ئەطیباق ئەلمقابلە ئەتەوازی، چوار دانەمان هەیە ئاگادار بە. و ئەگەر گوتی ئەلفەن البەلاغی، قوتابیان هەر کاتێک باسی ئەلفەن البەلاغی کرد هەر یەک لەو شەش خاڵی کە باسمان کرد هات دەکرێت ڕاست بیتن: تەشبیه، تەشخیص، جیناس، تیباق، مقابلە، تەوازی. بەس کاتێک کە دەڵێتن سوورەی بەیانی بەس تەشبیه و تەشخیص، و کاتێک کە دەڵێ ئەلموحەسینە ئەللەفظیە ئەلبەدیعیە یەک لەو چارە ڕاستە ئاگادار بە: جیناس، تیباق، مقابلە، تەوازی. قوتابیان جیناز واتە ڕەگەزدۆزی، تیباق واتە دژیەک واتە یەک بەرامبەر یەک، مقابلە ئەوەش دژیەکە بەڵام ئەویان لە یەک زیاترە، دوو بەرامبەر دوو، سێ بەرامبەر سێ. تەوازیش واتە ئیقاعی مۆسیقی واتە لەحن ئاواز. ئەوانە ئینشاڵڵا لەو وانەیە هەر هەمویان باز دەکەین. قوتابیان بەنسبەت بابەتی یەکەممان لە سوورەی بەیانی پێی دەڵێن تەشبیه. تەشبیه واتە لێکچواندن. لێکچواندن قوتابیان سەبارەت بە لێکچواندن دەبی ئەتو ئەو سێ ئەداتەی لێبەرکەی لۆ ئەوەی بتانی بە ئاسانی ئەو بیتە شعری کە لۆ دێت و دەڵێت چ بابەتێکی بەلاغی تێدایە، چ سوورەکی بەیانی تێدایە، بە ئاسانی بزانی تەشبیهە. ئەو سێ ئەداتە چییە؟ ئەداتی کاف، مثل، کەئەنە، کەواتە هەر یەک لەو سێ ئامرازە ئەگەر دیتر لە ناو بیتە شعرە کاتبوو لە ناو ئاەتە کاتبوو گوتی چ بابەتێکی بەلاغیمانەیە چ سوورەکی بەیانیمان هەیە، ئەو کاتی بەبێ دوو دڵی دەرێن چمان هەیە تەشبیهمان واتە لێک چواندن. کەواتە لێک چواندن قوتابیان بە چ دروست دەکرێتن؟ بە واستەی کاف و کەئەنە و مثل. سەبارەت بەو ڕستەیە الرجل كالأسد في الشجاعة، الرجل كالأسد في الشجاعة، الرجل كالأسد. تەماشا دەکەم لەو ڕستەیە چ هاتیە؟ کافاتیە، کەواتە لەبەرەوەی ئامرازی تەشبیهاتیە لەو ڕستەیە چمان هەیە؟ تەشبیهمان هەیە واتە لێک چواندنمان هەیە. پیاوەکە وەک شێر وایە لە چ؟ لە ئازایەتی، کەواتە لێرە کافەکە چییە؟ ئەدات تەشبیهە، کە ئەدات تەشبیه هەبوو ڕاستەوخۆ دەڵێن بابەتی تەشبیهمان هەیە. قوتابیان سەبارەت بە ئەرکانی تەشبیه ئاگادار بە لە بۆ ئەرکانەکان پایەکانی تەشبیه چوار ڕوکنمان هەیە. ڕوکنی یەکەم پێی دەڵێن ئەلموشەبەه لێچوو، ڕوکنی دووەم ئەدات ئەتەشبیه واتە ئامرازی لێکچواندن، ڕوکنی سێم ئەلموشەبەه بیهی واتە لەوچوو، و ڕوکنی چارەم وەجه شبه ئەو پێشی دەرن دەلالەت تەشبیه، وەجه شبه دەلالەت تەشبیه واتە ڕووی لێکچواندن. قوتابیان سەبارەت بە ئەرکانی تەشبیه دەکرێت لە ئیمتیحان لۆت بێتەوە برێت چەندمان هەیە؟ ئایا سێ، ثەلاثە، ئەربعە، خەمسە، ستە؟ دەرێن چەند ڕوکنمان هەیە؟ چوار ڕوکنمان هەیە، چونکە لە ئیمتیحانی وزاری هاتیتەوە بەو شێوازە ئەرکانت تەشبیهی دەڵێ ئەربعە ئاگادار بە. سەبارەت قوتابیان بە سەبارەت بە بابەتی وەجه شەبه ڕووی لێکچواندن هەروەکو باسم کرد ناوەچکەشی هەیە پێی دەڵێن دەلالەت تەشبیه، یعنی دەکرێت لە ئیمتیحان لۆت بینتەوە برێت دەلالەت تەشبیه ئەو ڕستەی چییە و دەکرێت پێت بڵێتن وەجه شەبه چییە ئاگادار بە. سەبارەت بە ئەداتی کاف و مثل هەر کاتێک ئامرازی کاف یاخود مثلمان لە ناو ڕستەکەی هەبوو، کاف یاخود مثل، ئاگادار بە مشەبەه دەکەتە بەشی پێشەوە، یعنی لەو لێچوو دەکەوتە چێندەرێ دەکەوتە پێشەوە، مشەبەه دەکەتە پێش ئامرازەکە. ئەویان ئۆتێ لە تەنیشتیتی یان ئۆتێ ناوبەندەیە، مهم ئەوەیە مشەبەه لێچووەکە دەکەوتە پێشەوە، پێش کاف و هەروە پێش مثل.
هەرچی مشەبه بیەکەیە لەو چۆکەیە دەکەوتە دوای ئەداتەکە، یعنی لە دوای ئەداتەکە کافەکە و مثلەکە ڕاستە و خۆ چ دێتن مشەبه بهی دێ، واتە لەو چوو دێ ئاگدار بە. پاشان وەجی شەبهەکە ئەوجە دەکرێت بێ دەکرێت بزربی دوایە باسی دەکەین. الطفلة مثل الوردة في الجمال، الطفلة مثل الوردة في الجمال، منداڵەکە وەک گوڵ وایە لە چێ لە جوانی. ئەگەر داوای مشەبهمان لێ بکە بەپێی ئەو یاسایە کاف و مثل مشەبه دەکەتە پێشەوە، کەواتە ئەگەر داوای مشەبهمان لێ بکات چیان دەبتە مشەبه، طفلەکە دەبێتە مشەبه، کەواتە المشەبه چێهانە طفلەکەیە. پاشان ئەدات تەشبیهەکەمان دیارە ئەوە مثلە. ئادی مشەبه بیەکە دەڵێن بریتە لە ئەلوەردە، ئەوەی لە دوای مثلەکەی دی ڕاستە و خۆ 100% دەبتە چێ دەبتە مشەبه بی. پاشانی وەجی شەبەکە بریتە لە چێ لە جەمال، دەرێتن منداڵەکە وەک گوڵ وایە لە چ وەک گوڵ وایە لە جوانی وەک گوڵ وایە، کەواتە منداڵەکە لێچوو مثلەکە ئەدات تەشبیه ئامرازی لێک چواندن، وەردەکە مشەبه بی واتە لەو چوو و ڕووی لێک چواندن منداڵەکە وەک گوڵ وایە. ئەو سیفەتە هاوبەشەی لە بینی منداڵەکە و گوڵەکە هەیەچیە بریتە لە جوانی، کەواتە تەشبیه چیە قوتابیان؟ سیفەتێکی هاوبەشە لە بینی مشەبه و مشەبه بهی، کەواتە ئەو سیفەتە هاوبەشە دەبێتە چێ دەبێتە ڕووی لێک چواندن. ئاگداری ئەو نقطەی بە ڕووی لێک چواندن چۆن دەدۆزینەوە دەرێن سیفەتی هاوبەش لە بینی لێچوو لەو چوو دەبێتە وەجه شبه، واتە دەلالت التەشبیه. ئەوجە دەکرێت لە ڕستەکە هاتبی دەکرێت نێ، ئەگەر نەهاتبوو ئەو کاتی بە یارمەتی چێ دەیناسینەوە قوتابیان؟ بە یارمەتی مشەبه بیەکە دەیدۆزینەوە. بۆ نمونە ئەگە برێم الطفلة مثل الوردة، بەس ئەوەن دەبڵێم الطفلة مثل الوردة فقط، لەو حالەتێکە داوای وەجی شەبه مالێ بکات، داوای دەلالت تەشبیه مالێ بکە، کا دەلالت تەشبیهەکە کا وەجی شەبەکە دەرێن لە ناو ڕستەکە نەهاتیە، بەس بەپێی چ دەیناسینەوە؟ بەپێی وەردەکە و بەپێی گوڵەکە، کەواتە هەر کاتێک وەجی شەبه نەبوو ئەتوی یەقەی چ بگرا؟ یەقەی مشەبه بهی بگرا بە یارمەتی مشەبه بهی بیناسەوە. بۆ نە کاتێککە دەرم ئەنتە کەلئەسەدی، ئەنتە کەلئەسەدی، تۆ وەک شێر وای، ئەنتەکە مشەبهە کافەکە ئەدات تەشبیهە، ئەسەدەکە دەبتە چێ مشەبه بهی. ئەدیکا وەجی شەبەکە دەرم لە ناو ڕستەکەی دیار نییە، ئەدی کو بزانم دەرم بە واستەی ئەسەد دەزانم، بە واستەی مشەبه بهی. مشەبه بهیەکەمان کە ئەسەدا بە چ مەشهورە؟ بە چ سیفەتێک بە دیارکەوتیە و خەڵک دەیناسی؟ بە ئازایەتی، بە قووەت، کەواتە وەجی شەبەکە بریتێ لە چێ؟ الشەجاعە والقووە. سبارت بو بيت الشعر قتابيان ثاو على صخر أصم وليت لي قلبا كهذه الصخرة الصماء. أها أداة كمان كافة لرهاتية كأداة كاف لنا ورستي هبو كوات أو بيت الشعر تشبيه تدا كوات ذكري بسيال الامتحان بيتوا بريتن الصورة البيانية في هذا البيت أو كايدرين تشبيه له سنك كاف بانه أو بسيالية كم. سؤالي دوم ذكري بريتن أين المشبه؟ كمشبهك درين قلبك مشبهة أدي كمشبه به درين أول دواي كافك دي هذه الصخرة الصماء أو بردا كراء أو بردا كريك لدواي هاتية لدواي كافك هاتية دبتا مشبه به بس دبينم وجه شبه نهاتية لو رستي كوجه شبه نبو بيارمتي مشبه به دي دوزموا كواتا هذه الصخرة الصماء. الصخرة يعني قاشبرت، صماء يعني كر. إيه لو حالتي وجه شبه كمان بريتيلا تي بريتيلا القوة والصلابة لو تشكى الصخرة الصماء صخرة هم ديزاين صفة كيتيا بريتيلا قوة بريتيلا رقي كواتا وجه شبه بريتيلا تي القوة والصلابة كواتا حركاتك وجه شبه نبو بيارمتي مشبه به ديدوزينوا. سبارد بو بيت الشعر القتابيا المرء كالظل ولا بد أن يزول الظل بعد الامتداد. المرء أو ديار مشبهة كافك أداة تشبيهها ظلك قتابيا لبر أو دواي كافيات يبقى كافي ونساء دبت مشبه به الوكو باس ما كرت وجه شبكة أها قتابيا لير آماجي بيكدي يدري ولا بد أن يزول دبي هربروا دري مروف وكو تسوايا وكو سيبر وايا ولا بد أن يزول دبيتن أو سيبر هربروا كوات وجه شبكة لير قتابيا ولا بد أن يزول كريت ما نتسي الزوال. زوال يعني تي يعني نمان لجياتي الزوالي أجر فناء إشهاد أيج راست أجر داربا لجياتي زوال أجر قوتي الفناء أيج راست يعني مروف ناميني كل سيبر ناميني مروفيش بهمان شيء ناميني وات مروفيش كوتاي بيديتين. سبارد بأداتي كأن قتابيا أو كباسم كرت كافو تبو كافو
مثل بوو مشەبا دەکەتە پێشەوە مشەبە بیان دەکەتە دواوە ئاگادار بە بەڵام ئەگەر ئەداتەکە کە ئەن نەبوو ئەوەی لە دوای کە ئەن نەیدێ قوتابیان دەبێتە لێچوو مشەبە لە پاشان چ دێتن المشەبە به واتە لەوچوو کەواتە کە ئەنە جیاوازە لەگە کاف و مثلی ئەو مشەبەهی کە دێ لە دوای کە ئەنەش دەکرێت ناوبی دەکرێت جێ ناوبی ناو وەکو چێ کە ئەنە الجوندیە ئەسەدون کە ئەنە الجوندیە ئەسەدون ئەلێرە جوندیەکە چییە مشەبە چکە لە دوای کە ئەن نەیدێ ئەدی ئەسەد دەبێتە چێ دەبێتە مشەبە به جوندیەکە هەر وەک چ وایە شێر في چێ في الشجاعة لە ئازایەتی کەواتە لێرە وەجی شەبەکە بریتێ لە چێ بریتێ لە الشجاعة ئەوەیان ئەها مشەبە بە شێوەی چاتیە بە شێوەی ناو ئیسم بەڵام دەکرێتن بە شێوەی چ بێتن جێناو ضەمیر ئەو جە ضەمیرەکە کاوی کە کی کوما کوم هو ها هم هما هن هەر یەک لەو زەمیرانە هات زۆر ئاساییە هاتەم شاو بەیتە شعرەی بکە كأنك شمس والملوك كواكب كأنك شمس كأن أداة تشبيه كافك دبتسي دبيت مشبه كافك لبوشي لبو برامبرة وشمسكش دبيتسي دبيت مشبه به قتابيان لو رستشبه ماشي وجه شبناتيا بيارمتي چه ديناسينو بيارمتي مشبه به شمسك خور تسيبه تشتدايا كزالة وهم كزدزانيتن بریتێ لە ڕۆناچی بریتێ لە بەرزی کەواتە کاتێک کە دەرم کە ئەنەکە شەمسون وەجی شەبا کەمان بریتێ لە چێ الرفعة والقوة الرفعة والقوة رفعة يعني بەرزی قوة جواتە هێز سەبارەت قوتابیان بە حالەتەکانی حەذفی ئەدات تەشبیه چەند ئەداتێک حالەتێکمان هەیە قوتابیان دەکری ئامرازی تەشبیه لە ڕستەی نەهاتبی گرینگە بەڕاستی با پێتان بڵێم هەر کاتێک دیتت مبتەدا و خەبەر هاتبوو لە ناو ڕستەکەی خاڵی یەکەم مبتدا و خەبەر دەکرێت لەو حالەتەی ئامرازی تەشبیه بزر بیتن بەس مەرجەکی هەیە قوتابیان مەرجەکە چییە ئەوەیە کەوە قوتابیان مبتدا لەگەر خەبەری جنسیان جیاواز بی جنسیان جیاواز بێ مەبەستم چییە جنسیان جیاواز بێ قوتابیان یعنی خەبەرەکە بۆ نمونە سروش بی مبتدایەکە مرۆڤ بیتن ئەو مانای جیاوازی ئەو کاتی دەکرێت ئەدا تەشبیه بزربی هاتە مشاکە هي قمر في الجمال بەس ئەتو دەبی قوتابی بزانی سەرەتا مبتدا چییە مبتدا بریتە لە ناوێکی ناسرا و لە سەرەتای ڕستە هاتیە ئەوجا ئیسمێکی معریفەیە ئەو ئیسمە معریفە دەکرێت زەمیر بی دەکرێتن ناوبی دەکری ئەلڤلامبی دەکری ئیسمی شارەبی لێرە هیەکە لە سەرەتای ڕستە هاتیە ناسراوە دەبتە چێ ضمیر منفصل مبني في محل رفع مبتدا ئەوە زانیمان ئێستا هي مبتدایە ئەدی قەمەر قەمەرش خەبەرە کەواتە ئێستا مبتدا و خەبەرمانە هي قەمەڕ ئەو هي لەگەر ئەو قەمەرە کە خەبەرەکەیە مبتدا و خەبەرە لەو ڕستەیە ئەدا تەشبیه بزر بووە گوتمان دەکری ئامرازی تەشبیه بزر بیتن لە چێ لە مبتدا و خەبەر مەبارزێک مەرجەکە چییە خەبەرەکە لەگە مبتدایەکەی کوبیتن جنسیان جیاواز بی ئێستا تەمشا دەکەم قەمەر ئەوە سروشتە هیەکەش مرۆڤە کەواتە لەو حالەتی چ بابەتێکمانەیە بابەتی تەشبیه بەبێ ئامرازی تەشبیه بی کە دەرم هي قەمەڕون یعنی مەبەستم چییە هي کەلقەمەڕی ئەو وەک مانگ وایە لە چێ في الجەمال کەواتە لەو حالەتەی مشەبەهەکەمان مبتدایەکە دەبتە مشەبەه ئەوە مبتدا بۆ مشەبەه خبركش دبتتسي مشبه به أديكا وجه الشبه كمان جمالكيا وجه الشبه أديكا أداة تشبيهك درين لو حالتي سيليات أداة تشبيهك بزرة دكريها دكريش بحماشي وأداتك به بريم هي كالجمال هي كالقمر في الجمال زور أسايا هي كالقمر في الجمال ودشكري أداتك بزركم لبر ئەوەی مبتدا و خەبەر لەناو ڕستەکەی هاتیەوە خەبەرەکە لەگە مبتدایەکەی کووە جیاوازە هەروەکو باسم کرد یان درم چێ درێم هي البدر حسنا هي البدر حسنا هي دیسان مبتدا البدر خەبەر لەبەرەوەی بەدر مانجی چواردەیە لەگەر هیەی جنسیان جیاوازە دەبێتە چ بابەتێک دەبێتە بابەتی تەشبیه ببوي أمرازي تشبيه لرستكي هبي يعني هي كالبدر حسنا كواته هي دبتة مشبه البدر دبتة مشبه به حسنا دبتة وجه الشبه وات جواني دري أو وقت وايا أو وقت مانجي تابان وايا لجواني كاداتا كمان بزرا
تمشاو بيت الشعر بك أنت نجم في رفعة وضياء، يعني أنت كالنجم. أنت دبت مبتدأ كالضميرة ناسرا ولا سرتارستا هاتية نجم خبره لبروي النجم استيره لقر مبتدا كي جیاوازه جنسيان جیاوازه دبيت بابتي تشبيه بوي امراض تشبيه لرستكي هات بكوات انت كالنجم كوات او دبتا مشبه به نجمك قتابيان المشبه به وات نجمك اداه كمان تي هاتيه محذوفه ومشبه كمان تي انت اديكا وجي شبكه دري في رفعه وضياء وات لبرزي ولا لا روناتشي كواتا كاتي كدلي أنت نجم في رفعة وضياء ما بس أو يبري أنت كالنجم في رفعة وضياء كواتا خالي كم هر كاتي مبتدا خبر هبو خبرك لقى مبتدا كجنس جاوز بو دبيت بابتي تشبيه ببي أمراض تشبيه هبيتين كتابي سبارد بخالي دوام دكري أداة تشبيه بالزر بيتن أجر هاتو تمان هبيتن لنا ورستكي مفعول مطلق مان هبي مفعول مطلق إيش كتابيان لبابتي قواعد خنديتان مفعول مطلق مصدرشي منصوبة لفعلكي بيش خوي ورجلايا مصدرشي منصوبة لفعلكي بيش خوي ورجلايا لتكاتك مفعول مطلق دبيت باب التشبيه أجر هاتو نوع كي تسبو بيان نوع الفعل يعني دلالتكي مفعول مطلق يبت بيان نوع الفعل ولا بشتي مجرور هاتبي نكس صفة أو كاتي دكري أداة تشبيه كا بتسيلي بيتن بزر بيتن فعلك معناه مصدر منصوبك لفعلكي ورجلايا لا بشتي اسمك مجرور هاتيا اسم مجرورك دكري بياع بي دكري بكسر بيتن لو حالتي اوان مفعول مطلق كيا مفعول مطلق دكري امرازي تشبيهك اللي رتي هاتبي بزر بيتن تمشى او رستيكا او بيت الشعر لقصدي مساتيا السحب تركض في الفضاء الرحب ركض الخائفين قد تمشاي ركضي بكي لا تورجلايا لا تركضوا أو سبابتك يستا مفعول مطلقة لا بشتي تاتي اسمك مجرور على أداة تشبيه كتي بسراتيا بزربوا يعني السحب تركض في الفضاء الرحبي كركض الخائفين يعني ببيع أمراض تشبيه بيتن أو بيت الشعر الكتاب تاتيا داوي وجه الشبه اللي ذكا داوي مشبه به اللي ذكا كوات مشبهة كمان قتابيان بريتيا التي السحب تركض همو بيك ودبتا مشبه ركض الخائفين بيك ودبتته مشبه به أداة تشبيه كباتسي لهاتيا بزرع أديكا وجه شبكة قتابيان أبيش ديارنيا بيارمتي چه دي ناسموا بيارمتي مشبه به دري هوركا رادكا لأسمانش براوان كو رادكا هوركا لأسمانش براوان وكو راكردني ترسنوكا كان أو تيا مشبه بيا أري باشا كسيك رابكاتن ترساو بي شون رادكا بسريع رادكا كواتا وجه الشبكة ما بريتيلا سرعة كواتا وجه الشبه بريتيلا السرعة شونك قوتمان هر كاتك أمرازي أجر هاتو وجه الشبه نبو بيارمتي چه دي ناسينوا بيارمتي مشبه به كدري هوركا رادكا لأسمانش بران وكو راكردني ترساو كان كسيك بترسي كو رادكا قتابيان دو بي هي دو بيش قردكا اوندا بسريع دروا كواتا وجه الشبه بريتيلا السرعة كواتا لو حالتش أداة تشبيه دكريتي اللي بيتن بالزربية هاتا مشا وقف الجندي وقوف الأسدي وقوف لا توجه لوقفي كواتا مفعول مطلقة ديارة مفعول مطلق هاري واضحة مصدرش منصوبة لفعلك بيش أخوي وردجري دلالكي تيا بيان نوع لوج كاسمشي مجروري لباشاتيا كواتا لبر أو دلالك بيان نوع دكري أمرازي تشبيه اللي بيتن بالزربية كواتا وقف الجندي كوقوف الأسدي كواتا خالد يوم دتواني بواسطة مفعول مطلق أتو بزاني أو رستيا باباتي تشبيه ببيوي أمراز تشبيه بيتن هروكو باسم كل مفعول مطلق كدبي بيان نوع بي وبيان نوع كب اسمه مجرور يعني لبشتي مجرور كاتبي أو مجرور كيان كسر لبنا وشكا يعني جيائي بي شمانية مهم أويا كسر بي يعني يأبي ذكري مفعول مطلق لو حالتي أداة تشبيه كيتي بسرات بي بالزربيتن أو بيت الشعر شروكو لا بدايات باسم كد لناو كتابي هاتيه ببيوي أمراز سبيتن داوي بابتي تشبيه اللي ذكا وداوي وجه الشبه اللي ذكا درين وجه الشبه كبريتلا سرعة خارج كقتابي عن ذكري أمرازي تشبيه بالزربيتن أجر هاتو كان لنا ورستكي هبو كان ذكري هل وكولا بيت الشعر كاتي الكتابي يا فؤادي لا تسل أين الهوى كان صرحا من خيال فهوى كتابيا أو بيت الشعر كهاتي الكتابي ببيع أمرازي تشبيه بيتن
بەبێ ئامرازی تەشبیه هەبی داوایت لێ دەکا مشەبه و مشەبه به و وەجی شەبه لێ دەکا. یا فؤادی لا تسل أين الهوى كان صرحا من خيال فهوى. دەرێ ئەی دڵم مەپرسە خۆشەویستەکەت لە چێیە، ئەی دڵم مەپرسە خۆشەویستەکەت لە چێیە. کانە سەرحەن من خەیال، خۆشەویستەکەت کۆشکێک بوو لە خەیاڵ بەسی بەسەرهات. هەوا واتە سەقەتە ڕووخا، کەواتە لەو حالەتەی قوتابیان لە ڕووی معناوە دەبینم تەشبیه هەیە بەبێ ئامراسە بیتن. ئەی دڵم مەپرسە خۆشەویستەکەت لە چێیە. کانە سەرحەن من خەیال، خۆشەویستەکەت کۆشکێک بوو لە خەیاڵ. کەلیمەی سەرع یعنی قەسر بەسی بەسەرات. هەوا سەقەتە واتە ڕووخا، کەواتە لێرە کانەمان هەیە لە ناو ڕستەکەی، کانە کە ئەنەنیە ئاگدار بای ئەوە ئەدا فعل ماضی ناقسە. هەوا لێرە دەبێتە چێ؟ دەبێتە مشەبه. سەرحەن من خەیال دەبێتە چێ؟ مشەبه به. هەوایەکەی دووەم دەبێتە چێ؟ وەجی شەبه، ڕووی لێک چواندن واتە ئینهیار، کەواتە کە ئەدات تەشبیه لەو ڕستەی دیار نییە بەبێ ئامراز تەشبیهەبی کەچی ڕستەکەمان چییە؟ تەشبیها. کەواتە گەل ئیمتیحانی و بێتە لۆ هاتەوە گوتی کا مشەبه دەڵێن الهەوا، چکە هەوا یعنی الحب خۆشەویستی، ئەوە مشەبهە. تەشبیهی خۆشەویستی بە چ کردیە؟ بە کۆشکێک لە خەیاڵ کەینێ لە ڕابردوو بەسی بەسەراتیە سەقەتە ڕووخا. کەواتە وەجی شەبهەکەمان بریتە لە چێ؟ ئەهام بریتە لە ئینهیار هذا الصرع، نەمانی ئەو کۆشکە. کەواتە بەبێەوەی ئامرازی تەشبیه لە ڕستەکەیبی بابەتەکەمان بابەتی تەشبیهە. قوتابیان سەبارەت بە ئینە، هەر کاتە ئینەمان هەبوو دەکرێت ئەدات تەشبیه بە هەمان شێوە بزربیتن. بە مەرجێک ئینە قوتابیان ئیسم و خەبەری وەردەگری، خەبەرەکەی دەبتە مشەبه به، ئیسمەکەشی دەبتە مشەبه. مەرجەکەی لێرە ئەویش وەکو مبتەدا خەبەرەکەی دەبیتن جنسیان کوبیتن جیاواز بی، یعنی ئیسمەکە و خەبەرەکە جنسیان نابی وەکو یەک بی، دەبیت چ بیتن؟ جیاواز بیتن. وەجی شەبەکە دەکرێت لە ڕستەکەی هاتی دەکرێت نەهاتی بیتن ئاساییە، ئەگەر نەهاتی بواسی مشەبه به دەدۆزنێت. کەواتە هەر کاتێک لە ناو بەیتە شعرەکی ئینەمان هەبوو ئیسم و خەبەرەکەی لە دوای کە دێتن، ئەگەر لە ڕووی جنسەوە جیاواز بوو ئەو کاتی بابەت تەشبیه دروست دەبێت، بەس ئەگەر لە ڕووی جنسەوە جیاواز نەبوو تەشبیه دروست نابێت. ئێستا لۆتان باز دەکەم کە جنسەکە کووە و واروها ئەگەر وەکو یەک بوو یان جیاواز بوو. قوتابیان تەمشاو بەیتە شعرێ بکەن. ئین الرەسوول لەنوور، ئەوە ئینەکەیە، ئەوە ئیسم ئینەیە، ئەوەشیان خەبەر ئینەیە. ئیسم ئینە و خەبەر ئینە کووە؟ جیاوازە. درێ پێغەمبەری خوا ڕۆناچیە، ڕۆناچی لەگەڵ ڕەسوولی دووشتی جیاوازە، کەواتە جنسیان جیاواز. کەواتە ئەو بەیتە شعرە ئامرازی تەشبیه تێدانێت کەچی تەشبیه، یعنی الرەسوول کەنووری، مەبەستی ئەوەیە الرەسوول کەنووری، یعنی پێغەمبەری خوا وەکو چ وایە؟ وەکو ڕۆناچی وایە. کەواتە لێرە ئینەمان هەیە دەکرێت ئادات تەشبیه نەبی بە مەرجێک مشەبه و مشەبه به کۆ بیتن جیاواز بی، ئیسمەکە و خەبەرەکە کوبی جیاواز بی، ئەو کاتی دەبتە تەشبیه. ئەگەنا نابێتە تەشبیه، ئەگەدار بە. ئەگەر برێم ئینە الطالیبە ناجحون تەشبیه نییە، ئەگە برێم ئینە الجوندیە واقفون بە هیچ نەوعی تەشبیه نییە، بەس کە گوتم ئینە الجوندیە ئەسەدون، جوندیەکە شێرە، لەو حالەتی دەبێتە چێ؟ دەبێتە بابەتی تەشبیه بەبێ ئامرازی تەشبیه، یعنی الجوندی و کەل ئەسەدی. ئەوە ئەگەر هات و کوبوو جنسیان جیاواز بوو ئەو جە دەبتە تەشبیه. هەروەکو بەیتە شعرێکە لە کتاب تاتیە ئین الرەسوول لەنوور یستەضاء به مهند من سیوف الله مسلول. ئەوجە قوتابیان شاعر دوو جار تەشبیه پێغەمبەری کردە دووری خوای لێ، جارێکیان بە نور و جارێکیان بە مهند. مهند یعنی چێ؟ یعنی سەیف. کەواتە ئەگەر ئەوە خەبەری ئینەیە، ڕەسوول ئیسم ئینەیە، نور خەبەر ئینەیە. چەند خەبەر ئینەمان هەیە؟ دوو. هەردوو خەبەرەکە لەگە ئیسمەکەی کوونە جنسیان جیاوازە، لێ دەبتە دوو تەشبیه. ئەوەی یەکەم مشەبهە ڕەسوول، ئەوە مشەبه به یەکەمە، ئادی مهند دەبتە مشەبه به دووەم. دوو وەجی شەبهمانەیە قوتابیان. وەجی شەبهی یەکەم ئین الرەسوول لەنوور، ئەوە بریتە لە چێ؟ بریتە لە هیدایەت. پێغەمبەری خوا ڕۆناچیە، ئیشی ڕۆناچی بریتە لە چێ؟ بریتە لە ڕێنمویکردن. کاتێک کە کارەبا دەبڕێت ئەتو گڵۆبەکەی دادەگیرسێ لۆ تاوەکو ڕێنمویت بکە، هیدایەت بدا. پێغەمبەری خوش بە هەمان شێوە ڕێنموی خەڵک دەکات. کەواتە لەو حالەتی وەجی مشەبه و مشەبه بیەکە کە ڕەسوول و نورەکەیە، وەجی لە سیفەتێک هاوبەشن لە سیفەتی هیدایەتدان. کەواتە وەجی شەبه لە شەتری یەکەم بریتە لە چێ؟ لە هیدایەت.
ئەدی کاتێک کە دەرێ ئین الرەسوولە مهەندون، ئەدی کاتێک کە دەرێ پێغەمبەری خوا شمشێرە. چ شمشێرێک؟ شمشێرەکە لە شمشێرەکانی خوا لە کاڵانی دەرچووە، یەکە شمشێر لە کاڵانی دەرچووی چ دەکا؟ دیفاع دەکا. کەواتە وەجی شەبەکەمان لە شەتری دووەم بریتێ لە چێ؟ بریتێ لە ئەدیفاع. کەواتە ئەو بەیتە شعرە لە وەحدەی چارەماتیە ئامرازی تەشبیه تدانیە کەچی بابەتی چییە؟ تەشبیهە. ئەوە سەبارەت قوتابیان بە بابەتەکانی چێ تەشبیه کە چار حالەتمانەیە ئامرازی تەشبیه تێدا دەکرێت چی لێبێتن؟ بزر بیتن. سەبارەت بە بابەتی دووەم لە سۆڕی بەیانی قوتابیان بابەتێکی زۆر گرینگە هەر کاتێک باسی ئیعطاء صفة إنسانية لما ليس إنسانا کرد گوتی چ بابەتەکە بێت تەشخیصە. تەشخیص یعنی چێ؟ سیفەتێکی مرۆڤ دەدەینە شتێکی بێجیان بابەتێک لۆ دروست دەی بەناوی بابەتی چێ؟ تەشخیص. کەواتە ئیعطاء صفة إنسانية لما ليس إنسانا چ مەوزوعێک لۆ دروست دەکا؟ تەشخیص لۆ دروست دەکات. دەبی پێناسەکەی لەبەرکەی ئاگدار بە هەر کاتێک جملە لۆ هاتەوە گوتی لەو جملانە چ بابەتەکەی ئەگەر دیتت سیفەتێکی مرۆڤی دایتە شتێکی بێجیان بزانەوە بابەتی چیە؟ تەشخیصە. کەواتە بەکەتی سەما ئاسمان گریا، ئاسمان ناگریە ئەوە سیفەتی مرۆڤە دایتی. کەواتە لێرە سیفەتی مرۆڤ چیانە؟ بەکەتە. سەماکەش ئەوە دیارە سروشتە سیفەتێکی مرۆڤ درایتە ئاسمان بابەتێک لە دروست بوو بەناوی بابەتی تەشخیص. ئەوەش خەیاڵە سوورەی بەیانیە. خاڵی جملەی دووەم قال الحەجەر بەردەکە گوتی بە هەمان شێوە الرەبیع یەضحەک بەهار پێدەکەنێت. قال تعالى النجم والشجر يسجدان. نجم و شەجەر ئەستێرە و دارچ دەکەن سوزدە دەبن بە هەمان شێوە ئەو تەشخیصە. السحب تەرکض هەورەکان ڕادەکەن ئەو مرۆڤ ڕادەکە هەور ڕاناکە کەواتە چ بابەتێک لە دروست بوو؟ بابەتی تەشخیص. خەجەل الورد گوڵەکە شەرمی کرد گوڵ شەرم ناکە ئەو ئینسانە شەرم دەکا کەواتە سیفەتێکی دایتیا گوڵەکەی سیفەتی چی؟ شەرمکردن. شەرمکردن سیفەتی چییە؟ سیفەتی منوتووە کەواتە چ بابەتێک دروست بوو؟ بابەتی تەشخیص. سەکەتە النەهر ڕووبارەکە بێدەنگ بوو دیسان چ بابەتێک دروست بوو؟ بابەتی تەشخیص. کەواتە تەشخیص چییە؟ إعطاء صفة إنسانية لما ليس إنسانا. تعشق البيداء واتا صحراء بیابان عاشق دەبێ عاشق بوون سیفەتی منوتووە کەواتە لەو حالەتی دەبێتە چ بابەتێک؟ دەبێتە بابەتی تەشخیص. کەواتە هەر کاتێک دیتت لە ناو بەیتە شعرێک لە ناو ئاەتێک سیفەتێکی مرۆڤ درا بۆ شتێکی بێجیان ئەو جەشتە بێجیانەکە هەرچیەک بوو دەبێتە چ بابەتێک؟ دەبێتە بابەتی تەشخیص. کەواتە ئەو بەیتە شعرە السعب تركض في الفضاء الرحب ركض الخائفين چەند بابەتی سۆڕی بایانتدایە درێن دوودانە. السعب تركض بەتەنیا وەریگرا دەبێتە تەشخیص. ئەدی ئەگەر کامل بەیتەکەی وەگرین دەبێتە بابەتی تەشبیه وەکو پێش ئێستا باسم کرد کە ڕەکدی تێدایە ڕەکدیش لە تەرکضی وەجێ مەفعول مطلق و دەلالەکەی بەیان نەوعە لێرە ئەدا تەشبیهەکە بزرا السعب تركض في الفضاء الرحب كركض الخائفين کەواتە دوو بابەتی بەلاغەمانەیە هەردووچیان سۆڕی بەیانینەیە ئەو یەکەمیان تەشخیص ئەوەی دووەم دەبتە چێ؟ دەبتە تەشبیه. ئەوە سەبارەت بە سۆڕی بەیانی کە گوتمان تەشبیه و تەشخیصمانەیە ئاگادار بە گرینگە. سەبارەت بە بابەتەکانی محەسیناتی لەفظی قوتابیان چوار دانەمان هەیە هەروەکو باسم کرد لە سەرەتا جیناس، تیباق، مقابلە، تەوازی. قوتابیان جیناس زۆر زۆر ئاسانە ڕەگەز دۆزی پێدرێن ڕەگەز دۆزی تەواومانەیە و ڕەگەز دۆزی ناتەوامانەیە هەروەکو لە کوردی هەتانە بە هەمان شێوە لە زمانی عەرەبیش هەمانە. جیناس چییە؟ جناس هو ذكر الكلمة مرتين بمعنيين مختلفين. هو ذكر الشيء مرتين بمعنيين مختلفين. وشك دو جار دوباره دبتو بس بواتي كو بواتي جیاواز کەواتە هەر وشەکە دیت دوو جار دووبارە بووە لەناو بەیتە شعرەکی معنای جیاواز بوو ئەو کاتی بابەتەکە لە دروستدەی بەناوی بابەتی چێ؟ بەناوی بابەتی جناس. بۆن من لەو ڕستێتە مشاکە یەقینی بالله یەقینی دوو جار چاتیە کلمە یەقینی ئەگەر گوتی المحسنة اللفظية في هذه الجملة ئەو کاتی بێگومان دەڵێن چ بابەتەکمانەیە تەشخیص جیناسمان هەیە لۆ چونکە یەقینی لەگە یەقینی هەردووچیان وەکو یەکن بەس معنایان جیاوازە. یەقینی یەکەم معنای چییە؟ یەقینی یەکەم یعنی چێ؟ ئیمانی. ئەدی یەقینی دووەم یعنی یحفظنی کەواتە ئیمانی بالله یحفظنی باوەڕبوونم بەخوا چم لێ دەکات دەم پارێزێ. دەوانێت ئێستا بری باشە دیگە معنام نەزانی ئەمە چ بکەم کو بزانم ئەوە جیناسە ئەگەر جملەکە لۆ هاتەوە دیتە دووشە وەکو یەک بوو تێیدا بوو هەمان شکل بابەتە بەلاغەکانی نووسی بوو جیناس، تیباق، مقابلە، تەوازی ئەو کاتێت و بەبێ ئەوی معناش بزانی دەڵی چییە؟ ئەوە جیناسە. دێینە سەر جۆرەکانی جیناس قوتابیان ئەمە دوو جۆرە جیناسمانێ جیناسی تام و جیناسی ناقسمانێ. جیناسی تام چییە؟ ئەو دووشەیە کە 100% بێک دەچنە و دووشەیە. جیناسی تام
ئەو دووشەی کەلۆ دێ 100% بێک دەچیتن بەس معنای کووە جیاوازە هذه قصور بلا قصور قصور لەگە چێ قصوری یەکەم یعنی کۆشکەکان قصوری دووەم یعنی چێ یعنی کەم و کوڕی کەواتەوە چ جۆرە جیناسەکەەوە ئەوە جیناسی تامە لۆ چونکە قاف و ساد و واوڕا قاف ساد واوڕا هەر چار پیتەکە وەکو یەکە و تەسەسولیا وەکو یەکە حرەکەی پیتی یەکەم قافەکە ضەمەیە بە هەمان شێوە لێرەش ضەمەیە تەرتیبیان وەکو یەکە عەدەدیان وەکو یەکە کەواتە ئەو دوو شەیە دەبتە چ جۆرە جیناسێک دەبتە جیناسی تام ئەها خوای گەوردە فەرمێوە یەومە تەقوم الساعة يقسم المجرمون ما لبثوا غير الساعة چەند جار ساعة هاتیە دوو جار ساعة یەکەم يعني يوم القيامة ساعة دوم يعني كات زمن بەس ئەو ئەلفلامەی کە بە ساعە یەکەمەوە نووسایە ئەوە کێشەمان لە دروست ناکە کەواتە ئەلفلام گرنگ نییە هەر کاتێک دوو شەدید وەکو یەک بوو یەکی ئەلفلای پێویست ئەوەکەی پێوە نەبوو کێشەمانی هەر دەبتە چ جۆرە جیناسەک پێی دەڵێن جیناسی تام قد كان وجهك في الضحى مثل الضحى متهللا تمشاك دو كلمة هاتية وەکو یەکە 100% ضحى یەکەم مەمانەی چ دێتن گەنجی دێ ئەها لە قەسدەی مەسا هاتیە دەرێتن قد كان وجهك في الضحى مثل الضحى متهللا ضحى یەکەم بەمانەی شەباب دێ ضحى دووەم بەمانەی چ دێتن بەمانەی بەرە بەیان دێتن کەواتە لەبەر ئەوەی معنەیان جیاوازە دەبێتە جیناز وە جیناسەکەش تامە لۆ چکە 100% بێک دەچی الضحى قوتابیان سەبارەت بەو بەیتە شەعرە ئاگادار بە سێ پرسیار دەکرێت لێ بێتەوە قد كان وجهك في الضحى مثل الضحى متهللا أجر قوتي الصورة البيانية في هذا البيت أجر قوتي الصورة البيانية وكو مراجعة ما لبروي مثلي تدايا بس الصورة البيانية دكا دلين تشبيهها أجر قوتي المحسنة اللفظية في هذا البيت لبر أو ضحى هاتيا أجر بس محسنة اللفظية دكا دلين بس جناسة بس أجر قوتي الفن البلاغي أجر داربا هرسي دانا راسته هەر چادانە عفۆن هەر ئەوی دوودانەکەی دیش کە تەشبیه و تەشخیص ئەوانیشی ئەگە تێدا بوو ڕاستە لۆ چکە دەی الفەن البەلاغی کە گوتی الفەن البەلاغی هەر چیدا ڕاستە تەماشا دەکەم لەو بەیتە شعرەی چه هەیە تەشبیه هەیە و جیناسیش هەیە کەواتە وەڵامی ڕاستمان تەشبیه و چ دەبیتن جیناس کەواتە وەڵامی ئەی و بیڕاستە لۆ چکە پرسیارەکە گوتی چێ الفەن البەلاغی یعنی باسی هەمووی دەکا ئاگادار بە الفەن البەلاغی هەر هەمووی دەگرێتەوە بس كقولتي صورة بياني خيالي تشبيه وتشخيص واقر قولتي محسن لفظي صار بابتك جناس تباق مقابلة توازي سبارت بجناسي غير تامش قتابيا اقر داربا او دو شيء كلو ديتن دبي ليك لو صار حالتي جواز بيتن يا نوعي حرف يا عدد ترتيب لقى لقى حركة يعني جناسي ناقص ياخذ غير تام ما اختلف اللفظان في امر من امور الاربعة اما صار خالمان هي لێک لەو چار خاڵە جیاواز بوو ئەوە چ جۆرە جیناسێک لە دروست دەکات جیناسی ناقص غێر تام لە دروست دەکات سەیری نەوعی حروفەکەی بکە کە گرنگترینیانە ئاگادار بە ذهب يونس إلى تونس يونس لە بۆ تونس يونس و تونس یایەکە بوویتە تا یایەکە گۆڕایە بوویتە تا حرەکەی پیتی یەکەمیان هەر ضەمەیە کەواتە لە حرەکە مشکلەمان نییە تەرتیب واو نون سین تەرتیبش مشکلەی نییە عددی حرفەکە ئەوە چار پیتە ئەوەش چار پیتە بەڵام چ گۆڕایە حرف گۆڕایە کەواتە لەو حالەتەی نەوعی جیناسەکەمان دەبتە غێر تام کەباب و شەباب صەماء و شەماء تەلوح و تەفوح الخەیل و الخێر شەر نییە هەموو جارە بەس پیتی یەکەمیش بگۆڕێ ئاگادار بە دەکرێت پیتی دووەم بگۆڕێ یان پیتی کۆتایی بگۆڕێ هەروەکو چێ تەلوح و تەفوح کە پیتی دووەمە و الخەیل و خەیر پیتی کۆتایی گۆڕایە زۆر ئاساییە عددی حروف أسد وأسود أجتم شيء أسد كين سبيتا أسود سندا توارا أسد يعني شير أسود واترش عالم يعني زانات توار بيتا معالم يعني آسوار شوينوار بينس بيتا كواتا تار ببينس كواتا لو حالة تسمانو درزبو جناسي ناقص غير تام بواسطة عدد حروف يعني عددكي قورايا خالج كقتابيا ترتيب دكريتن لزنجيرة جواز بن روعات وعورات روعات روعات عورات رايك بيتا قورايا لقال عينك يجي خوي قوريا روعات را لبيتي كما عين لبيتي سيما ليرة لو شيء عينك لبيتي كما رايك لبيتي سيما بس كترتيب دا قوري دبي معنى يا بي معنى نبي نابت الجناس اقدر با روعات يعني جوانيا كان عورات يعني عيب وعار بين وبني بين بني يا كلبيتي دو من نكل سيما لي كم أو يدوم بني نونك كي تبيتي دو هات زي يا كي و يا كشتة زي نونك كي كواتا بيتة
بوویتە بەنی یعنی تیرە و هۆز بەینەژی عین لە نێوان شعبان و شەبعان شعبان شەبعان کەواتە شعبان و شەبعان ئەویش چییە جیناسە بەس زۆر جیناسەکە ناقسە لۆچ کە تەرتیبی گۆڕایە زنجیرە یان دەڵێن چێ ئەلمەساء و ئەسسەماء ئەلمەساء لەگە ئەسسەماء حرەکات قوتابیان تایبەتە بە پیتی یەکەم ئاگادار بە عیبرە و عەبرە عیبرە پیتی یەکەم عینەکە کەسرێ لە بنە لەولایە لە عەبرەی فەتحی لەسەرە کەواتە عیبرە یعنی پەند عەبرەش یعنی فرمێسک شعر و شعر شعر دیارە هۆنراوە شعری یعنی پرچ دین و دەین ئاین لەگەر چێ لەگە قەرد دین ئەو ئاینە دەینی ژوعاتا قەرد کەواتە دەبی لەو چارە یەکێک بگۆڕێ ئەها حرەکەی یەکەم کەسرێ لێرە فەتحەیە بەڵام ئەو سێ وەکو یەکە تەمشاکە قوتابیان نەوعی حرفیان وەکو یەکە عددیان وەکو یەکە تەرتیبیشیان وەکو یەکە تەنها پیتی یەکەم حرەکەی چی لاتیە گۆڕایە لێ دەبتە زۆرە جیناسێک دەبتە جیناسی ناقص ئاگادار بە ئەوە سەبارەت بە بابەتی جیناس سەبارەت بە بابەتی تیباق قوتابیان تباق هو ذكر الكلمة وضدها في عبارة واحدة أقدار با وكم ملاحظة تباق يعني ديجي يعني يك برامبر يك ديجي يك الكبير الصغير القوي الضعيف الطويل القصير كواتا وبوتسي بو تباق لو تسمى تسندا يك برامبر يك كواتا تباق تيا هو ذكر الكلمة وضدها في عبارة واحدة باسكديني وشيكا ولا همان رستا دژەکەی بینی ئەو پێدەنێت چێ پێی دەرێن تیباق ومن يقترب يحسب عدوا صديقه چمانەیە عدو واتە دژمن صديق يعني هاوڕێ ئەها یەک بەرامبەری یەک کەواتە هەر کاتێک دیتمانی یەک بەرامبەری یەک عکس بوو چ بابەتێک لۆ دروست دەبیتن بابەتی تیباق یەک عکس یەک دەرێن تیباقە ئەوجا ئاگادار بە قوتابیان تیباق چەند جۆرمان هەیە دوو جۆرە تیباقمان هەیە ئاگادار بە تیباقی ئیجاب لەگە تیباقی چێ لەگە تیباقی سلب تیباقی ئیجاب قوتابیان الكلمتان متضادتان بالأصل ئەو دوو شەیە لە بنچینەدا چنە عکسی یەکن ئەو پێی دەڵێن تیباقی چی ئیجاب هو إنه هو أضحك وأبكى أضحك لەگە چمان هەیە ئەبکا پێکەنین و گریان ئەیقاظ ڕقود بە ئاگا و نووستوو ئەوەل و ئاخیر أول آخر ظاهر لقر باطن أول ديار بدايات آخر كوتاي ظاهر يعني ديار باطن يعني پناهان شاروا كواتا يك برامبر يكن أقدار بأونري دو برامبر دوها ها أول لقر آخر يك برامبر يك ظاهر لقر باطن يك برامبر يعني يسألو آيات بيروزة سن تباق ماني دو تباق ماني أو ناتا مقابلة أقدار با شونك أول لقر آخري لتنجي يكن عكسي يكن وظاهر لقر باطن لتنجي يكن عكسي يكن لو يدبتا تسي دبتا طباق أو تجورة طباقيشة قتابيان هل وكو باسم كطباق كدوري إجابة لو إجابة شونك لبنسيندا أو دوشة عكسي يكن هل لسرتاوة أوانية أما بيقورن بكينا ديجي يكن نا هل لبنسيندا عكسي يكن وكو تسي أسود وأبيض سبي ورش كواتا كدبينم سبي ورش هل بنسينا عكس يكن تزور تباق كم ندرس ذكاء تباقي إجام ندرس ذكاء خواي قرد فرمي الذي خلق الموت والحياة الموت والحياة الموت والحياة واتا مردنو جيان اكتم الأمرين فقرا أو غنى هجاري ودولة مندي ها يكبر أمره أدي تباقي السلب قتابيان أويان زور آسانا تباقي السلب أويا كا دكري بواسطة أمر نهي تباق درسكين يان بواسطة أري ونري قل لا تقل أو أمر نهي افعل لا تفعل اذهب لا تذهب اشرب لا تشرب اكتب لا تكتب كواتا وتزور تباق كتباقي السلبة بس بواسطة أمر نهي قل لا تقل اذهب لا تذهب ادرس لا تدرس ارحل لا ترحل أو بواسطة أمر نهي أدي بواسطة أري ونري بواسطة أري ونري قتابيان يعلمون لا يعلمون دزانن نازانن هر چیان ها اقدار به یک چیان هر دبی لای لگل بیتن او دلایک نهی بیان نفی بی مشكله مانیا مهم اویا یچیان لای لگلا يعلمون قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون يعلمون دزانن لا يعلمون نازن يقولوا دلي لا يقولون نالي يشرحوا لا يشرحوا يشربوا لا يشربوا كواتا مهم او یک چیان بي لايا او كيت لاي لگلا أو جاءوية كم أمر بي أو كيديتيا نهي سبارد بابتي مقابلة قتابيان سمان هي مقابلة جدية كبس سمبر عمل سندا
نابی یەک بەرامبەر یەکبی دەبی دوو بەرامبەر دوو یان سێ بەرامبەر سێ یان چار بەرامبەر چار کەواتە مقابلە وەکو تیباقی دژیەکە بەس لە تیباقی زیاتر تیباقی یەک بەرامبەر یەک بوو بەسەرچی مقابلەیە چەند بەرامبەر چەندە قوتابیان دوو لە یەکی زیاتر دوو بەرامبەر دوو سێ بەرامبەر سێ إلى آخره. خوای گەورە فەرمێ فەلیەضحەکوا قەلیلًا وەلیەبکوا کەثیرًا. ئەگەر سەیری ئەو ئاەتە پیرۆزە بکەیت تەماشا دەکەین چەند بە چەندە فەلیەضحەکوا قەلیلًا وەلیەبکوا کەثیرًا یەک دوو ئاگادار بە قوتابیان لە ناوەڕاستی ئاەتە پیرۆزەکەی هەمیشە لەو بەیتە شعرانی کە دێ یا لەو ئاەتانی کە دێ لە ناوەڕاستی واوە کاتیە پێش واوەکەی چەند شەمانێ دوو پاش واوەکەش بە هەمان شێوە فەلیەضحەکوا لە گەوەری وەلیەبکوا عەکسی یەکن فەلیەضحەکوا یعنی با پێ بکەن وەلیەبکوا یعنی با بگرین ئەگەر بەس ئەو دووە بوایە دەبۆ تیباق بەس کە دەبینم قەلیلەنی لەگەر کەثیرەن قەلیلەن واتە کەم کەثیرەن یعنی زۆر کەواتە بۆ دوو بەرامبەر دوو لەو حالەتەی پێیناڵن تیباق پێی دەرێن مقابلە با تیباقی شەوی ئەتو تیباقی هەر نابژێ دەبری مقابلەیە کەواتە فەلیەضحەکوا قەلیلەن با کەم پێ بکەن وەلیەبکوا کەثیرەن با زۆر بگرین کەواتە بۆ مقابلە خوای گەورە فەرمێ وەیەحیلوا لەهم الطەیبات وەیحەرڕمو عەلەیهم الخەبائث یەحیلوا ئەو واوەکەیە یەک دوو سێ يحلوا لەگەر يحرم حلال دەکا حرام دەکا لەهم لە بۆیان عەلەیهم لەسەریان طەیبات خاوێنەکان خەبائث بیسەکان کەواتە بۆ چەند بەرامبەر چەند سێ بەرامبەر سێ مهم ئەوەیە لە یەکی زیاتر بی دەبتە چ بابەتێک دەبتە بابەتی مقابلە العلم نور والجهل ظلام علم لەگەر جهل ونورج لەگەر ظلام کەواتە بۆ چێ بۆ مقابلە لۆ چکە لە یەکی زیاترە دوو بەرامبەر دوو بابەتی کۆتاییمان قوتابیان بریتە لە چێ بریتە لە تەوازی قوتابیان تەوازی زیاتر پەیوەستە بە ئیقاع بە لەحن ئاواز دوو بەیتە شعر دەداتێ دوو شەطر دەداتێ دوو جملە دەداتێ کە دیتر لەسەر هەمان ئاواز و مۆسیقایە دەبتە بابەتی تەوازی کەواتە سەلما بماذا تفكرين سەلما بماذا تحلمين سەلما بماذا تفكرين سەلما بماذا تحلمين تەماشا دەکەم لەسەر یەک ڕتم مۆسیقایە کەواتە چ مۆزوعەکەم لە دروست دەبی موضعي توازي إيقاع أو كيدي أزهاره لا تذبل نجومه لا تأفل قطابيا أو دو جار هاتي لو زاري أزهاره لا تذبل نجومه لا تأفل لسر يقرط موسيقى دبت التوازي أو بيت الشعر هاتبو لو زاري يا أخي في الشرق في كل سكن يا أخي في الأرض في كل وطن يا أخي في الشرق في الأرض في كل سكن وطني كواتا توازي بريتلتي بريتل إيقاعي موسيقى توازي بواسطة تدزاني قطابيان بيوندي بمعناونيها بواسطة خينوا يقدو جاربي خينوا كديتل لسر همارة موسيقى أو كاتي درنسيا أو توازيا قطابيان بابتكاني بلاغا كبهر البدايات كباسم كرد قلت ما 6 درجة تا 8 درجة ديتوا دەبیئەتوو بەڕاستی بە جوانی ئەو بەیتێکەلۆ دێتن وشە بە وشە بیخینیەوە بزانی چیانی تێدایە شتە بابەتەکان هەموو لە پێشە خۆت بنووسە ئەو کاتێت زۆر بە ئاسانی دەتوانی مەوزوعەکان جیاکەوە لەگەر یەکدیت ئەوە سوڕەی بەیانی هەروەکو لە بیدایات باسمان کرد گوتمان تەشبیه و تەشخیص دەگرێتەوە و بابەتەکانی محسیناتی لەفظی کە بەدیعیشی پێ دەڵێن بریتە لە جیناس و تیباق و مقابلە و تەوازی قوتابیان لە کۆتایی دەرسەکە دەمەوێت یەک دوو ئامۆژگاریت بکەم ئاگداری ئەو نقطە بە قوتابیان ئەوەی کە ماوتە کاتێکی زۆر کەم مایە لە خلالی مانگێکی تر مانگ و شتێکی تر ئەتوو دەچێت ئیمتیحان ئیشاڵە ئەو خەونەی کە چەند ساڵە هەولی لە بۆ دەدەی دەتوانی بە ئاسانی بەدەستی بینی بەس بە مەرجێک دەبی ئەتوو هیممەتت بەرزبی و ئیرادەکی گەورەت هەبیتن دڵنیا بە ئەوەی کە تو دەتەوێت بەدەستی بینی لە دوای ئەو کۆش و مادیبوونەی کە کردیتت دەتوانی بەدەستی بینی بەس ئاگاداری ئەو نقطە بە کاتێک کە خەونەتێ هەمیشە خەونەکەت با گەورە بیتن خەونت با گچکە نەبیتن هەمیشە هەوڵ بدا گەورەترین نمرە بەدەستبینی بەرزترین نمرە بەدەستبینی هەروەکو لەو بیتە شعری کە شاعر لە قەسیدەی مەسائلی ئەو ماضی باز دەکاتن دەرێتێ ولتملأ الأحلام نفسك في الكهولة والصبا مثل الكواكب في السماء وكالأزاهر في الربا دەرێ با خەونەکانت ناخت پڕ بکە چۆن لە منداڵی وابووی با لە کوهولە ژواوی بەس دەرێ خەونەکانت چیە مەبەستم ئەو قسەیە قوتابیان دەرێ با مثل الكواكب با خەونەکان وەکو چ وابێ وەکو هەسارەکان وابێ لە چێن دەرێ لە ئاسمان یعنی با خەونت گەورەبی چونکە ئینسان کاتێک کە خەونی گەورەی هەبوو زیاتر خۆی لۆمانی دەکات زیاتر هەوڵ لۆ دەدا ئەوجا هەوڵدا
خەونت گەورە بیتن و ئینشاءالله دەتوانی بگەی بۆ خەونە و ئومێدم وایەکەوە بتوانن بە هیوا ئاواتەکانی خۆتان بگەن پاش هەوڵدان و کۆشتێکی زیاد لە پێویست چونکە بەڕاستی ئەوەی کە هەوڵ لۆدا خۆت لۆماندی کرد دڵنیابە لە ئاخری بەدەستی دێنی. تاوانێشتر پێتان دەگەمەوە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.